لە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەمڕۆ یەکی شەشە لەسەر فەرمانی هاوسەرۆکان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارمانداوە کە لە هەموو ناوچەکانی کوردستاندا یاد و کۆڕ و کۆبوونەوە و مەراسیم ساز نەدەین، سەردانی گوڵکۆی مەزنی هەڤاڵی مامجەلالیش دوا بخەین بۆ کاتێک کە لەم بەڵایە نەجاتمانە بێت، ئەو کاتە هەموو پێکەوە مەراسیمێکی پرشکۆ بکەین. خۆتان ئەزانن ئەمڕۆ هەر ڕۆژی جیهانی مناڵانە، بۆیە ئێمە لەم ڕۆژە پیرۆزەدا هاتووین نەخۆشخانەی مناڵانمان هەڵبژاردووە بۆ ئەوەی لێرە و ڕای بگەێنین کە وێڕای هاوکاریکردنمان بۆ دەستگا تەندروستیەکان لەم شوێنە پیرۆزەوانێ هاوکاری بۆ مناڵانی کوردستان و هەموو نەخۆشەکانی کوردستان ڕابگەێنین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا لە ماوەی 3 مانگی ڕابردوو هەر لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا هەڤاڵانی بەڕێز هاوسەرۆکان لە هەوری شێخ جەنگی تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی و بافڵ جەلال تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی سەرکردایەتی یەکێتی بەردەوام هاوکاری دەستگا تەندروستیەکانیان کردووە. ئێمە لێرەوە پیرۆزبایی لە هەموو مناڵانی کوردستانەکەین بۆ سوپاسی ئەو دەستپێشخەری دەستگای خێرخوازی مامەکەین کە لە چوارچێوەی ئەو دەستپێشخەریانەی هەیەیان بووە بە تایبەتی لە ماوەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایە ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە پشتیوانیکردنی دام و دەستگا تەندروستیەکان و فەرمانگە خزمەتگوزاریەکان. ئەم ڕۆژە چوارچێوەیەدا کۆمەڵێک پێداویستیان کە زۆر گرنگن بۆ ئیستادابین کردووە و بڕیاریشیان ناوە کە بە بڕی 160 میلیۆن دینار ئەم تەلارەی لە پشتمانەوەیە کە نەخۆشخانەی مناڵانە، نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانە بە سوپاسەوە واجهەی دەرەوەی لەسەر ئەرکی ئەوان نوێ ئەکرێتەوە. ئەو قاتانەی کە هەیەی بە سوپاسەوە چەند کەسێکتیایە بەشدار بوون. ئەو پرۆژەیە کە بە نزیکەی 500,000 دلار وا بڕیارە کۆمپانیای یان گروپی کۆمپانیەکانی قەیوان وەکو بەشێکی ئیزافی بۆ نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید ئیزافەی بکە دەستی پێکرێ و لە ئیستا لە قۆناغی بناغەدانانایە جێ خۆیەتی سوپاسی ئەم خۆشەویستانە بکەین کە یەکسەر هاتن بەدەم پەیامەکەمانەوە و بڕیاری ئەوەیان ناکە هەموو ئاهەنگ و چالاکی و یادکردنەوەیەک و بەسەرکردنەوەیەک بۆ ئارامگەی جەنابی مامجەلال و یادی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو سەرتاسەری هەرێمی کوردستان ڕابگرن و پشتیوانی لە خۆپارێزی بکەن، داوا لە هەوادار و لایەنگران و هەواڵانیان بکەن کە پابەندی ڕێکار و ڕێنمایی و مەرجە تەندروستیەکان بن. ڕۆژی جیهانی مناڵانە دەستگای مرۆیی مام پرۆژەیەک ئەعلانەکە کە بریتیە لە نۆژەنکردنەوەی ڕووکاری دەرەوەی نەخۆشخانەی مناڵان دکتۆر جەمال لە سلەیمانی و هەروەها بە فرسەتی ئەزانم بۆ ئەوەی باس لە بەشێ لەو هاوکاریانە بکەم کە دەستگای مرۆیی مام پێشکەشی کەرتی تەندروستی کردووە لە ئەمڕۆدا ئامادەکردنی 33,000 کیت بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانەی ئاسا 5,000 کیتی بۆ نەخۆشخانەی ئاسایە وە کۆمەڵێ پێداویستی پزیشکی پێویست بۆ نەخۆشخانەی مناڵان و کەرتی تەندروستی.